حکوومەتی ماوە بەسەرچوو لەگەڵ نەمانی شەرعیەتەکەیدا وەک بازرگانێکی بێبەزەیی دەستی خستووەتە بینەقاقای هاوڵاتیانی خۆی و سامانە نیشتیمانیەکان بە نرخی بازاڕی ڕەش بە خاوەنە ڕاستەقینەکانی دەفرۆشێتەوە. لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساڵانێکە لە ژێرباری گرانی سوتەمەنیدا دەناڵێن و بەراورد بە ناوچەکانی ناوەڕاست و خوارووی عێراق باجێکی قورستر دەدەن. ئاڵۆزیەکانی ئەم دوایی ناوچەکە بووەتە پاساوێکی زێڕین بۆ حکوومەتی ماوە بەسەرچوو تاوەکو جارێکی دیکە لە بری ئیدارەدانی قەیرانەکان قەیران دروست بکات و سکی خەڵک بکاتە سەرچاوەی داهاتە خەیاڵەکانی. بە پێی زانیاریە وردەکان لە دۆخی یاساییدا ڕۆژانە 700 تۆن غاز لە عێراقەوە بەر لە جەنگی سەرێران بۆ هەرێم دەهات کە ئەمە دوو هێندەی پێداویستی ناوخۆییە. تەنانەت لە کاتی جەنگ و ئاڵۆزیەکانیشدا هێشتا 300 تۆن غاز بەردەوام دەگاتە هەرێم. ئەوەی جێگەی تێڕامان و تووڕێی تاکی کورداوەیە کە ئەم غازە بە نرخی پشتیوانی کراو تەنیا 400 بۆ 410 هزار دینار دەگاتە دەست حکوومەتە ماوە بەسەرچووەکە. بەڵام دەسەڵاتداران بە نرخی بازرگانی و بە زیاتر لە 2 ملیۆن دینار بۆ هەرچەنێک دەیفرۆشنەوە بەو هاوڵاتیانەی کە وەک خۆیان دەڵێن بە ملیۆن دەنگیان پێداون. سەرڕایەوەی کۆمپانیای دانەغاز ڕۆژانە 1200 تەن غاز بەرهەم دەهێنێت و تەنیا چەند ڕۆژێکی کەم بەهۆی جەنگەوە کارەکانی ڕاوەستاند بوو. بەڵام دەسەڵاتی کوردی وای نیشان دەدات کە مەترسیەکی گەورە لەسەر بەرهەمهێنان هەیە. ڕاستیە چاڵەکە ئەوەیە بەرهەمی یەک ڕۆژی دانەغاز بەشی 3 بۆ 4 ڕۆژی تەواوی هەرێم دەکات. بەڵام ئەم غازە لە بریەوەی بگاتە دەستی هاوڵاتیان لە ڕێگەی قاچاقیەوە بۆ بەرژەوەندی حزبی پارتی وێکێتی بۆ دەرەوەی وڵات ڕەوانە دەکرێت. یەکێتی و پارتی لەسەر پۆستە حکوومیەکان و بەرژەوەندیە بچووکەکان وەک شانۆگەری تا ئاستی مریشکە ڕەشای کێبڕکێ و دژایەتی یەکتر دەکەن و ناوچەگەرێتی و دووبەرەکی لە ناو کۆمەڵگەدا دەشێنن. بەڵام کاتێک نۆرەی تاڵانکردنی داهاتی خەڵک دێت وەک دوو برای دڵسۆز دەست لە ملی یەکدی دەکەن و داهاتەکە بەش دەکەن و بۆ خۆیانی دەبن. ئەوان هاوڵاتیانی کوردستان وەک بێگانە دەبین و غاز و کارەبا و بەنزینێک کە مڵکی ڕەهایم خاکەیە بە نرخی وڵاتە ئەوروپیەکان بەسەریاندا ساغ دەکەنەوە. لە هەرێمی کوردستانیش هیچ دامەزراوەیەکی شەرعی نەماوە کە بتوانێت بەرگری لە مافی خەڵک و لێپرسینەوە لە دەسەڵاتەکەی بکات. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان دۆخیان لە گەلانی داگیرکرا و سەختتر بێت و کەمتر بیر لە پرسە نەتەوەییەکان بکەنەوە.